سڵاوتان لەبێ قوتابیانی خۆشەویست. من مامۆستا شاناس مامۆستای وانەی ئاداب. هیوادارم تەندروستی هەموو لایەکتان زۆر باش بێ. ئێمە زۆر بیری ئێوەمان کردووە، ئێستاش چەند ئامۆژگاریەکم هەیە بۆتان. هیوادارم سوودی لێ ببینن. قوتابی عزیزەکان، بەهۆی پەتای کۆرۆناوە ماوەیەکە لێک دوورکەوتینەوە، بەڵام ئێوەمان لە یاد نەکردووە. هیوای تەندروستی باشتان بۆ دەخوازین. ئێوەش ئەگەر دەتانەوێت خۆتان و ئازیزانتان پارێزراو بن، ئەگەر دەتانەوێت شاد ببنەوە بە قوتابخانە، ئەگەر دەتانەوێت ڕۆژێکی نوێ دەست پێ بکەنەوە، تکایە لە ماڵ بمێننەوە، سەرجەم ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن. قوتابیانی ئازیز، کاتێکی کەمی ماوە تاوەکو جەژنی سەرکەوتن بەسەر کۆڕۆنادا ڕابگەێنین. تکاتان لێ دەکەم ئەم ماوەیە ئارام بگرن، هەوڵ بدەن ئەو کاتانەی لەبەر دەستانە بەشتی بەسوود بەسەری بن. تەندروستی باشی ئێوە دڵخۆشی ئێمەیە. هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان هەمومان بە سەلامەتی بە یەکتر شاد دەبینەوە.